لەبەرەوە ئەوانە پێویستە لە ناختانە بچەسپێ ئەگەر هەتانە گۆڕانکاری بێ بەسەرتان. ئەو گۆڕانکاریش کە ئێستا لە 4 بەشی باشووری کوردستان بەشێکی زۆنی زەردماوە ئەوەی تری هەمووی تەسلیم بە ئێران بووە، هی ئەو عائیلە خائینە حەقیرەیە کە بە درێژایی تاریخی خۆیان بە خیانەت هێناویان. ئەبێ وا سەیری ژنی جەلالکەین وەکو تەماشای ژنی نیکۆلا چاوشەسکۆکەین وەکو ئیلینا. میسس ڕیچیشە بێ وەکو ئیلینا تەماشا بکرێتەوە کە ئەویش بکەوێتە ژێر پێی ئەو میلەتە ڕەشوڕوتە ئەو خەڵکە داماوە، خۆی و کوڕەکانی قوسەی و عودەیەکەی خۆی. ئەنجا سەگڤان و عەلی کیمیایی و ئامۆزاکانی تریش کە ئێستا هەموو مخابرات و باڤێڵ و ئەمانەکە لەبەردەستیانە. هەروەها ئەوانەی ترکەوە مەسئولی جەلادن، ئەوانی مەسئولی زیندانی بوون، ئەوانی مەسئولی چەوسانەوەی خەڵکەکەی تر بوون، ئەوەی مەسئولی مسادەرەکردنی سەرۆت و سامانەکان بوون. یعنی تۆ وەرە تەماشای ئەم زوڵمە. ئەم پیاوە خۆی ئەعدام کراوە، ئەمە کە ماڵەکە بەخێوەکە، ژنێک و چەند مناڵێکی هەیە، خۆی ئەعدام کراوە، قانونێکیشیان دەرکردو مسادەرەی ماڵەکەی بۆی سەرۆت و سامانەکەشی بدزن، دوای ئەوەی ئەوانە ئەو هەموو بیرە نەوتیان دزیوە. تۆ تەماشاکەن لەبەر 75,000 دۆلارە دۆڕێنە لەسەر مێزی قمار بە شەوێک لە سلێمانی پاڵاس یان لە قمارخانەکەی دوکان یان لە دەرەوە، کەچی تەماعی هەیە لەوەی خانوویەک کابراکەشی ئەعدام کردووە، مناڵەکانیشی مەحروم کردووە، ئامادەی ئەو خانۆش داگیرکە بە ناویەوەی خاتە سەر کوردایەتی، خاتە سەر دەوڵەت و دوای ژەڵێ مە ناتوانین موچە بدەین. لە ئێستاشەوە مژدەی ئەومانە دەنێ وەڵا ساڵی 2010 ناتوانین موچە بدەین. ئەی بۆ لەسەرەوە نایەنە خوارەوە. ئەم لگاوچی و قمارچی و مافیا و درڕندە و حەیوان و حەقیرە بێدینە ملحیدانە دەرکەنە دەرەوە. ئەمە هی ئەوە نییە هیچ جۆرە تەعاونێکیان لەگەڵا بکرێ. بۆیە بەم سیفەتانەش وەسفیانەکەم زۆر مستحەقترن لەمە، چکەمانە مستحەقی کوشتن و سەحقن، بەهاڕێن بکەونە ژێر دەسوپێی خەڵکی، نەک جنێوێکیان پێ بدەین وا بزان بە جنێو دەرەچن کە ئەڵێن بێدینن. هیچ گومانم لە بێدینیان نییە، هیچ جۆرە گومانم لەوە نییە کە ئەمانە کافر و ملحید و مرتد و مشریک و بێدینن. منی شوێوەش هیچمانەوانی کە دیموکراتیە ئەزانن وڵاتی ئەوروپاییان دیوەیە خوێندووە، ئەزانن کە ئەمانە فڕیان بەسەر مافی مرۆڤ و دیموکراسی و بە هیچ شێوەیەکی. ئەوانەی کە لە کوردایەتیا پەروەردەبوون و هەستی قەومیان بەهێزە، ئەزانن کە ئەمانە کوردایەتیان هەر نەکردووە، ئەمانە لە دەرەوەش هەروە ئەهلی تەعزیب بوون. ئەوانەی کە پارتی ئەشکەنجەی دابوون لە تەنگی بێگۆڤە، خەڵکی بەرواری بالا، خەڵکی سندی کە بە زمەی تفەنگ پاژنەپیان کوناو دەرکردبوون و زمەی تفەنگەکەشیان تیا ڕاگرتبوو، ئەنجا لە ئەشکەوتا سجنیان کردبوون. لە ئەنفالی ژمارە 89 کە حکومەت هجومی کردە سەر پێشمەرگەیەک لە ئەشکەوتەکە ئازادی کردن و تی دەرچن. ئەوانە تایە نایما وەکو مامۆستا سەید عەلی شیلانی بە ڕێزێکی واکە ئێستاش لە بادینانە لە دهۆک. خەڵکانێکی کەشیان هەیە ئێستا لە سویدن لە دەرەوەن. ئەو زەمانە ساڵی 1970 باسەکەم ئەو تەعزیبانە کە لەوێش هەبوو، سجنی ڕایات و خەلان و ئەوانە هی پارتی، سجنی ماوەتیش هەبوو هی زەمانی جەلال تاڵەبانی جگە لە بەکرەجۆ. ئەو بۆیە ئێستا زۆر شتێکی تەبیعیە کە هەردوولایەن وەکو مافیا وەکو دڕندە وەکو ئەوەی لە شاخەکان ممارەسەیانە کرد لە ناو شارێکی مەدەنی، ناو شارێکی سەقافەتی وەکو سلێمانی، شارێکی بە ئەدەب و قیەمی وەکو هەولێر ممارەسەی ئەو دڕندەهاتی وحشەتیە لەسەر چێەکەن بە خاڵی خۆیان فێر. بۆچی بە خاڵی خۆیان فێرن؟ ئەی بۆ هەموو تەنازولەکەنەوە بۆ عەبادی، عەبادیش لێیان قبوڵ ناکە. ئەوە خوای گەورە زەلیلی کردوون، خوایە زەلیلتریان کە، خوایە چاوشۆڕیان کە، خوایە زەلیلیان کە بەڵام بەدەستی ئێمە، خوای تۆڵەی ئەو خەڵکیان لێ بکەرەوە بەڵام بەدەستی ئێمە، خوای بیان خەرە بەردەستی ئێمە بۆی عەدالەتەکەی تویان لەسەر تەطبیقکەینەوە، بۆی مافی مەزلومان وەرگرین و هەر نەوع مەزلومێک بێت لە هەر کەس و قەوم و جێگا و ڕێگایەک. خوایە بمان کە بە ئەداتی قەدەری خۆت سەرخستنی دینەکەت، خوایە سەرکەوتومان کە، خوایە پارسەنگمان کە لە ڕووی دەرونی و لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی تێگەیشتن و وەعیەوە بۆی بتوانین ڕەفتارێک بکەین لەگەڵ شەریعەتەکەی تۆشا بکونج. بەڵێ زۆر تووڕێین، بەڵام ئێمە ئەو حەقد و قینە ئەو ڕقەوامان لێ ناکە بە دڕندایەتی لە یەکێکی تر بدەین کە بۆمان جائیز نییە
لێی دەین بۆمان جائز نییە تعزیب بدەین ئەوە هەموو تاریخی ئیسلام ئەو کەسانێک کە گەڕاون لە هەموو تاریخی مسلمانانە تعزیبیان هێناوەتە پێشەوە ناکاتە 10 حاڵەت یا 20 حاڵەت لە هەموو تاریخی 1400 ساڵە ناکاتە 10 ڕۆژی حکمی پارتی وێچێتی یا مەڵبەندەکانیان یا شوێنەکانی